سڵاوی خوای گەورەتان لێبێ لەم زنجیرەیەدا باس لە چۆنێتی دووبارەکردنەوەی بابەتەکانەکەین بە شێوەیەکی زانستی. بێگومان ئەگەر بابەتەکان بە شێوەیەکی زانستیانەوە لە کاتی خۆیان دووبارەی نەکەینەوە ئەوە بە دڵنیاییەوە بەشێکی زۆری ئەو زانیاریانەمان بیرەچێتەوە و تەنها ماندووبوونەکەمان بۆەمێنێتەوە. لە ڕاستیدا یەکێک لەو خاڵانەی کە گرنگە یاخود یارمەتیدەرێکی باشە بۆ مانەوەی زانیاری و بۆ بەهێزبوونی یادگەمان بریتیە لە دووبارەکردنەوەی بابەتەکان. تۆنی بۆزان کە ڕاوێژکارێکی پەروەردەی و نووسەرێکی بەریتانی بوو کە داهێنەری نەخشەی زیهنیە و لە ئێستادا بە یەکێک لە پێشەنگەکانی بواری مێشک و بیرکردنەوە و فێربوون دەهانرێت. ئەم زانایە لە نووسینەکانیان باسی لە چۆنێتی دووبارەکردنەوەی بابەتەکان کردووە بە شێوەیەکی زانستی. تۆنی بۆزان ئەومان پێڵێ کە پێویستە دووبارەکردنەوەی یەکەم دوای دەخولەک بێ لەو بابەتەی کە خوێندووتە. بە ئەم دووبارەکردنەوەش پێویستە بە شێوەی پرسیارکردن لە خودی خۆت یاخود نووسینی کیوەردەکان ئەو نووسینی پوختەیەک لەو بابەتەی کە خوێندووتە و دووبارەکردنەوەی دووەم پێویستە دوای 24 کاتژمێر بێ. ئەم جۆرە دووبارەکردنەوانە یارمەتیدەرێکی باشە بۆ گواستنەوەی زانیاریەکان لە یادەوەری کورتخایانەوە بۆ یادەوەری درێژخایان. و تۆنی بۆزان ئەوشمان پێڵێ پێویستە دووبارەکردنەوەی سێم دوای یەک هەفتە بێ، بە تایبەتی لەم دوو ڕۆژی پشووە کە هەمانە پێویستە تەواوی بابەتەکە دووبارە بکەیتەوە. بێگومان تاقیکردنەوەکانی مانگانە یاخود تاقیکردنەوەی وەرزی ئەمیش ئەتوانین بە جۆرێک لە جۆرەکانی دووبارەکردنەوە دابنی و یارمەتیدەرێکی باشە بۆ تۆ بۆ ئەوەی ئەو زانیاریانە لە زاکیرەتا بمێنێتەوە و توانای بیرهێنانەوەشت باشتر بێت. لەسەر گرنگی دووبارەکردنەوەی بابەتەکان چەند توێژینەوەیەکی زانستی ئەنجام دراوە کە چەند گروپێکی خوێندکار لەم توێژینەوانە بەشدار بوونە کە گروپی یەکەم تەنها یەک جار بابەتەکەی بە شێوەیەکی باش خوێندووە و 3 جار دووبارەی کردوتەوە یاخود تاقیکردنەوەی بە خودی خۆی کردووە. بەڵام گروپی دیکە کە 4 جار بابەتەکەی خوێندووە بێ ئەوەی هیچ جارێک دووبارەی بکاتەوە. و لە تاقیکردنەوەی کۆتاییە دەرکەوتووە ئەو خوێندکارانەی کە 1 جار خوێندووانە بەڵام 3 جار دووبارەیان کردوتەوە یاخود تاقیکردنەوەیان بە خودی خۆیان کردووە ئاستێکی باشتریان هەبووە لە گروپی دووەم. کەواتە لێرەوە بۆمان دەرەکەوێ دووبارەکردنەوەی بابەتەکان یارمەتیدەرێکی باشە بۆ خەزمکردنی زانیاریەکان و مانەوەی لە زاکیرەمانە بۆ ماوەیەکی درێژ. هیواخوازم ئەو بابەتانەی کە پێشکەشمان کرد لە سەر خوێندکاری سەرکەوتوو تۆیش وەکو خوێندکارێک بیکەیتە بەرنامە و پلانی ڕۆژانەی خۆت و سوودی لێ ببینی یاخود ببیتە یەکێک لەو خوێندکارە سەرکەوتوانە و بگەی بە ئامانج خەونەکان لە داهاتوو بە هیوای سەرکەوتوو و داهاتوێکی گەشت بۆ هەمولایەک.